دوای 5 مانگ لە کیمیابارانکردنی هەڵەبجە ڕژێمی بەعز داوا لەو هاوڵاتیانە دەکات کە ئاوارەی ئێران بووبوون بگەڕێنەوە عێراق. لە ئێران پرۆسەی ناونووسینیان بۆ دەکرێت و لە نۆی هەشتی 1970 دێنەوە مەرزی تەوێڵە لە هەورامان، بەڵام ئەنفال دەکرێن و بەرەو زیندانەکانی عەرعەر و تۆپزاوا و نوگرە سەلمان ڕاپێش دەکرێن. تا ئێستا گۆڕی 52 کەسیان دیار نییە. من خۆم یەکێکم لەوانەی لەو گەنجانەی کە لەناو ئەو سیارانە بووم هەموو سیارێک 20 نەفەری تێکرا. سەگەڕەشەکان کۆمەڵە سەگی هاری ئەو مەنتیقە بوون کە لە دەرەوەی زیندان بوون. هەر تەرمێکی هەر زیندانیەک هەر ئەنفالێک ئەیان برد دەرەوە لە ژێرخاکیانە ئەوان دەریانە ناو ئەیان خوارد. یەکێ لەو کارە ساتانەی کە لە ناو سوزنەکان ڕوودا یەکەم ساتە وەختی دابەزینمان باوکی مامۆستا سەلمان یا کابرایکی کاکەی بوو بە ناوی ئەڵڵا کەڕەمی ڕەحمەت زابتێکی قۆخاسە هات 3 کێوەڵی لەرە هەر لێوە گیانی سپارد. 1512 هەوڵاتی هەڵەبجەیی دابەش دەکرێن بەسەر زیندانەکانی نوگرە سەلمان و عەرعەر و تۆپزاوادا. ئەوان بەشێکی زۆریان ژن و منداڵ دەبن. 2 مانگ و 12 ڕۆژ زیندانی دەکرێن. قوربانیەکان دەڵێن جگە لە چەوسانەوەی جەستەیی لە ڕووی دەرونیشەوە دەچەوسێنراینەوە. ئێمە داوا ئەکەن حکوومەتی عێراق قەرەبووی ئەم خەڵکەمان بۆ بکاتەوە وەکو هەڵەبجە و ئەنفالی هەڵەبجەیەمە وەکوایە 2 جار ئەنفال کراوین. جارێ ئەنفال کراین بۆ ئێران، جارێکیش ئەنفال کراوین لە لای حکوومەتی بەعسەوە. تا هەتا ئێسش ئەوە بۆ 33 ساڵ ئەچێ ئێمە هیچ قەرەبوویەکمەوە بۆ نەکراوەتەوە. لەوێ ئیتر لەوێ تعزیبێکی ناڕەحەتی یعنی تعزیبی دەرونی بێ ئاو بێنان ڕۆژی ناڕۆژی یەک سەمونە هەبوو. ئەگەر چی پێ بوو قاپێک بوو جام بوو تەرمۆز بوو هەرچی پێ بوو ئەو هێنا لە تەنکەرەکە پڕ ئەکرد ئەوەنە ئەویش تامی غازیان تێکرد خەڵکی پێ نەخۆش ئەکەوت. دوای کاتێکمان نەزانی دەوروبەرمان لێویان هەموو مۆر ئەبوویەوە ئەکەوتن ئەیان بەریان کرد بەژێر خۆڵەوە. ئەویش خۆڵ باوکم ئەوم هەر ئەوەنە 2 کەسیان 2 کەس ئەیان وەرن مردووەکەتان بشارنەوە ئەویش ئەوی هەر کە خۆڵەکەمان بەسەرا کرد ئاوا لامانە کرد دۆسەگەکان دەریانە هێنان. ساڵانە لە پارێزگای هەڵەبجە ساڵیادی ئەنفالەکان دەکرێتەوە. لەم ساڵدا بەڕێوەبەرایەتی گشتی شەیدان و ئەنفالکراوەکانی هەڵەبجە تەنها بە تاجەگوڵینە ساڵیادەکەیان بەرزڕاگرت. داواش کرا ماف و شایستە دارایەکانی قوربانیانی جینۆساید لە ناوەند بۆ هەرێمیش هەمان ماف دابین بکرێت. بەداخەوە لە هەموو ئەو تاوانە یەک لە دوایەکانی ڕژێم دەرهەق بەگەری کوردستانی کرد هەڵەبجە لە هیچ کامیانە بێبەش نەبوو بۆیە لە پرۆسی هەشتی ئەنفال ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی هەڵەبجە دوای ئەوەی ئاواری ئێنانە بن دەگەڕێنەوە هەرێمی ناو عێراق و باشووری کوردستان لەلایەن ڕژێمی بەعسەوە کاتەوە ئەخرێنە چوارچێوەی پرۆسی هەشتی ئەنفالەوە ژمارەیان لە 1500 خێزان تێپە. هەتاوەکو ئەمڕۆ حکوومەتی عێراقی کە بە هەموو پێوەرە یاسایان و دەوڵەتەکان میلادگری حکوومەتی پێشووە کە چۆن ئێستا قەرەبووی کوێ دەکاتەوە کە ئەمان داگیریان نەکردووە بەو شێوەش دەبێت قەرەبووی هەڵەبجە و ئەنفال بکاتەوە. بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا هەنگاوی بۆ هەڵنەگیراوە ئەو پرۆسەیە لە کۆی 1512 هاوڵاتی تەنها 248 کەسیان موچەیان بۆ کراوە، زیاتر لە 130 کەسیان گیانیان لەدەستداوە. ئەمەش لە کاتێکدایە کە هەمویان وەک یەک زیندانی کراون. ئەوان دەڵێن هەردوو حکوومەتی ناوەند و هەرێم بە بیانووی قەیرانی دارایی تا ئێستا موچەیان بۆ زۆربەیان دابین نەکردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.